باشی سلامتی کاگزگەرە من قادر نادرم دەسوود تەلەفۆن دەکەم. چۆنی کاک قادر باشی؟ وەڵی باشمە تو چۆنی؟ وەڵام منیش باشم لەخوا زیادە کاتەیە 8 دەقا ئەم دەڕەحمەت لێ بگرین. بفەرموو. کاک ڕزگار تۆ دوێنێ ینی لە ناو گروپێک دینترا کە خەڵک ینی هەمومان شۆک دایگرتین یان چاوەڕێ نەبووین. ینی بۆ خۆت دەزانی نەدەبوایە ئەو لێدوانە دەدابایە کە تو داوای شکاندنی بایکۆت بکەی لە مامۆستایان بێ ئەوەی ئەو دەسەڵاتە 4 مانگە هیچ داخوازێکیان بۆ ینی هەر جوابیان دەنەوە هەر لەگەڵیان دابنیشن وەکو ڕێزگرتن ینی بە جیرفانی بەتاڵەوە بچنەوە. ینی چۆن بوو کەتێ ناو بەڕای ما ئەوە هەڵەیەکی گەورە بوو کە یعنی لە بەرام بەڕێزت ئەنجامتدا. کۆمنتت چی لەسەرەوەی؟ وەڵا کاک قادر من بە هەڵەی نازانم چونکە ئەوەڵان مامۆستایان دانیشتم لەگەڵا کردوون و لەسەر داوای خۆشیان کام گروپ ببورە مامۆستا نازانم چکو ئێستا بەدیتت بە هەزاران مامۆستا لە سەجادەیە. بەڵێ مامۆستا سۆسیکە خۆ ئەو مامۆستا تۆ 20,000 مامۆستا ناچی دانیشی لەگەڵیات کۆمەڵێک دێن 4 پیاوی پیاوانە دێن لە ئەڵەی کاکە ئێوە حەلی ئەم مشکلەی ئێمە لە ڕووی قانونیەوە چۆنەکرێ ئەخر کاک ڕزگار بەس ببوو. بەڵێ لە تۆ جەنابەت گرت من بۆت ڕوو نەکەمەوە من بوونکردنەوە دەدەمێ یەکەم من خۆم ئامادەی مزاهراتی مامۆستایان بووم. بەڵێ ماوەی پێشێستا ئێستاش ئێمە بە مامۆستامان نەوتووە ئێوە مزاهرە مەکەن ئێوە داوای ماف مەکەن ئەوانیش و هەموو فەرمانبەرانیش حەقی خۆیان هەیە ئەبێ ئەم داوایە بەردەوام بێت. بەڵام ئێمە باسی لە بەردەمی 2 بەرژەوەندیان کاک قادر جەنابەت پیاوێکی ڕۆشنبیریت سپاس ئەعلانیەکی سەرکەوتووشیت مەمنون وەڕەخنەگرێکی باشیشیت بەڵێ زۆریشم پێخۆشە ئەم تەلەفۆنت کرد. بەڵێ سپاس دەکەم. ئەم بابەتە تەنها پەیوەندی بە دوو لایەنەوە هەیە یەکێکیان مناڵانی هەژارە. بەڵێ کاک قادر مناڵانی بەشێک لەوانەشی کە سەرپەرشتی ئەم خۆپیشاندانانە ئەکەن لە خوێندنگاهلیەکانن هەر خۆیان نە دەوڵەمەنەکان نە ئەوانەی تر بەڵام مناڵانی فەقیر کە لە خوێندنگا عادیەکانن هەموو تووشی بەشێک لە هینیش بوون بەشێک لە ئەزمەیەکی حتا کۆمەڵایەتی لە ناو ماڵی خۆیانە ئەوەی مناڵی هەیە و سێ مناڵی هەیە و یعنی جۆرێک مەکتەب خۆ دەزانی هەر بۆ خوێندنەکە نییە تەربیەشە لەگەڵیا پەروەردەیە لەگەڵیا کۆمەڵایەتێکەشی اینجا ئێمە کە ئەم داوایەمان کردووە داوایەکە ئەڵێن کاکە بایکۆت شتێنن بەقەدەر ئەوەندەی کە ئەتوانی ئەوەندەی کە دیتە ناو بازار چۆرە مەکتەبەکە با بە نەسیحەتی تەلەبەکان بکە بڵێ ئەها ئەم حکوومەتە چەند خراپە ئێوە کە گەورە بوون حکوومەتێکی باش بکەن ئەها حکوومەت نابێ بەم جۆرە بێت ئەها حکوومەت نابێ موچەی خەڵک ببڕێ ئەها حکوومەت نابێ ئەگەر مامۆستا ئەمە پەروەردە نەکا ئەم جیلە تا قادر هەرە بێ لێەوە دەست دەبرێ هەرە بێ لە مەکتەبەوە دەست بدێت تۆ بزانە ئەوە تاریخ زۆر نمونانەی تایە بەڵام لەم کاتا ئێمە من کە ئەو چەند کەسە لەگەڵ ئەو چەند کەسە نازامینەکەش تێک دەچێت نازام دەرنەکەت نانە نۆرمالە لای من نۆرمالە کاک ڕزگار وەڵای من لای من زۆر ئەبێتە لای بەس تۆ قسە دەکەی تۆ ئێمە من کە کاک قادر من قەت لەوە پەشیمان نیم قەت لەوە پەشیمان نیم بەرگری لە مەسئلەی بەردەوامبوونی پرۆسەی پەروەردە و زانستی بکرێت ئەمما حکوومەت فاسدە مجرمە ئەمەیە ئەوەیە من ئێمە تەڵەبێکی اختیاریە مامۆستا ئەرە هەر بابەتی خەرەبابی ئازادی ڕێیەوە هیچی تێدا هەیە یعنی بۆچی ئەوە هینێکم پێنی دوایی بۆ تەنێرم نسخەیەک کۆمونیستی کرێکاری شتێکیان نووسی بوو یعنی قسەی ناشرین بێمەعنا ناشرین بەقەدەر خۆیان ناشرین ڕەدێکم بۆ نووسینەوە بلیش خۆ من ڕەدی خەڵک نایەمەوە زۆر بەسەوە ڕەدە بۆ بدەمەوە کە کاکە ئێوە نوێنەرایەتی هەژاران ناکەن بە قوربان
نێنەراتی ئێمە داوامان کردووە مناڵی هەژار بایکۆتەکان بشکێندێت فقط بۆ ئەوان بچۆ مامۆستاگیان تۆ بەیانی سەعات بڕۆ دەستی خۆت بڵێرەوە بچۆ کۆمەڵێک لەگەڵ ئەو مادەی کە ئێڵێیتەوە کۆمەڵێک تەوجیهاتی زانستی لەسەر حکمی دروست و ڕەشید بدە بەکان دوای وەرەوە بچۆرە بۆ مزاهرە کاک ڕزگار ئەمەنیەتی منە سید کە کاقادرجان نە حکوومەت بەما پشتی بەهێزە بێ ئێمە ئەم قسەیە بکەین نە مامۆساکانیش ئەڕوخێن بەما مامۆسا کەس پێی نەوتون کیفی خۆتانە حتی خەریکی مزاهرەی خۆتان بن بەڵام ئێمە ئەمە تەرحێکە ئەمە ڕەئیەکە باشی ناکرێت حەلی وەسەط هەبێن لە بینی دووشتا لە بینی ئەوەشی تۆ داوای حەقیش بکەیت ئەم بابەتە کاقادرجان بڕاتە بێ ئەم حکوومەتە ئێمە نەجو ئەگرێت و ئەم حکوومەتە چۆنەڵی بە شێوەیەکی تاریع هاتووە ئەبێ بە شێوەیەکی تاریع بڕوە بە مزاهرەی سەرجادە و حکمی مەدەنی ئەبێ لە وڵاتێکی دیموکراسیە کە وەزارەتێک کە حکوومەتێک ناتوانێت بە ئەرکەکانی هەستە ئیستیقالاکە کاقادرجان ئەوە من دەمێکەوە تێ باش تێگەم ئێمە باسی چیەکەین ئەمە بەڵام قسەکانی من ئەگەر مامۆستایان ئەگەر ڕۆشنبیران ئەگەر ئەوانەی وەکو جەنابتان ئیعلامی بەغەڵت لێی تێگەشت بێتن یا بەغەڵت لێکی بدەنەوە ئەوە ناحەقیە ئەینا بابەتەکەی من بەس داوا لەواکەم ئەڵێم کاکە من لەگەڵ مامۆستایان دە جەلسە دانیشتوم چی بکەین چی بیر بێتەوە بە حکوومەت بڵێ بە حکوومەت جوێنیە و نابیسێت باشە لەم بەینا تۆ لە بینی دوو مەسلحەتای مەسلحەتێکیان هی مناڵەکانە کە ناڕێژارانە مەسلحەتێکیشان مەسلحەی منە من لەقوبێکیان منە مامۆستایان من کاقادر ساڵێک و حەو مانگە من ڕاتم وەرنەگرتووە خۆم بۆ معلوماتت بۆ وەرت نەگرتووە کاک بۆ وەرم نەگرتووە شکاتم لە حکوومەت کردووە معاشیان بڕیوی بالمقابل نە ئەی بۆ وەرنە معاشەکان ناقانونیە ناوسوڵیە منیش کاتم لێ کردوون ئێستا تا ئێستا قەزێکم لە محکەمەی تەمیزە بەس کاک ڕزگار بین کاک ڕزگار من ئەم قسەیە ڕەنگە هەر بۆ تۆی باس بکەم بە وەکو شتی شەخسی ئاخر ئەوە بۆ بڵاوکردنەوەی کاک ڕزگار ئەوە بۆ بڵاوکردنەوە بڵاوی کەرەوە کاک ڕزگار دەزانیت جێت خوای قەوس بەڕێزت وە زۆر خەڵکی تریش دەسەڵاتیش بەغەڵەت تێم مەگە هەمان ئەو تەفسیرەی تو دەڵێ کە 150 وایە مناڵی فەقیر بێبەش بۆ مامۆستایان دەبی بچنە دەوام و شێوازی خۆیان ئەو بکەن بەس ئەوە نیوەی بەرداغەکەیە نیوەی کە مامۆستا لە بینی دوو مەسلحەتە لە بینی دوو زەرەراین ئەزانم لەبەردەستایە ئەزانی چیە خوێنین زەرەری ئەخەف و زەرەری ئەشەد ئێمە لە بینی دوو زیانین کاک ڕزگار توانم وەڵام بدەمەوە نەک وەڵام یعنی سەرنجێک بدەم 4 مانگە مامۆستا لە سەجادەیە پێشترێش بۆ خۆ دەزانی بە تایبەتی لە دەڤەری سلێمانی بەردەوام لەو دەڤەرەی بەگشتی هەموو شار و شارستکان خەڵک دێتە سەجادەی ئەو دەسەڵاتە تەقەی سەری دێتن خەڵک لەو پڕی وەزع خراپیە نەبەرپرسەک دیتت مەسرور بارزان لێ ڕەدستە کرد منداڵەکەی خۆی بەڵام قەت ڕۆژێک لە ڕۆژان ناچی لەگە وەف دەچی مامۆستایان دابنیشتن بڵێ کاکە هەر مشکلەتان چیە گیان لێ ڕابگری چۆن خەڵکانێکی وەکو ئێوە کە نوخبەی هەرە باڵا و دادوەرن و نوخبەی کەسایەتی دیاری کوردستانن داوای شکاندن بەبێ ئەوە شکستێکی گەورەیە ئاخر پێشتریش کاک ڕزگار من هەردوو دیوەکەی بینم بەڵام جەنابەت ئێستا نامنیش هەردوو دیوەکەی دەبینم کاک ڕزگار تخوا یعنی لە 2010 بیان 19 بوو ئاوە مامۆستایان گریان چوونەوە ژوورەکان لەبەرەوەی دەسەڵات جێ لێ ڕانەگرتن ئەو وڵاتە وێران بووە خۆ هەر مناڵ نییە ئەی گیرفانی وەزع خراپی ئەو دەسەڵاتە درێت 3 مانگە 4 مانگە دەستنەوە تەواو بە هەر وە بکەن وەچی مەسعود بارزانی گوتنی بە هەر هەڵپەڕن بۆ خۆی ئەوە ڕەئیانە ئەبێ خەڵک میتۆدش کە ببینتەوە ئیرادەیت بەبێ دەستکەوت نەچنەوە من هەموو شتێکیش قوربانی دەوێت من لەگەڵ ئەو برایانە دانیشتوم چەند جارێک بەڵام بەخوا هەر بارزان بەزەی گلەین کاک ڕزگار دەبایە بەلای کەم 1-2 جار لەو 4 مانگەی بچ بنە ناو خۆ پیشان دەران کاکە بەعەرزت من پێم وتومە ئێوە من حەز ناکەم بە شکستی بڕۆنەوە ناو پۆلی خوێندن ئەمە شکستە بۆ معارەزە بە گشتی لە کوردستانە ئەمەی ئێوە ئەیکان معارەزەیە
معارضەیەکی مەدەنی تاتە سەر لە سوسیال میدیا وتومە سیرکە نەوازە خەتان لەسەر بێت مامۆستایان لە ئەنجامی سزا و نازانم چی بچنەوە من حەز ناکەم لە ئەنجامی سزا مامۆستا بچێتەوە پۆل حتا من داوام کردوتم داواکەم ئەم کەس سزا نەدرێت ئەوەشی بەتەمان سزای بدەن کەس سزا نەدرێت داوامان کردێ ماو برادرانە ئێمە من حەز ناکەم مامۆستاکان بەدەستی بەتاڵ و بەبێ لە ئەنجام و ترسی سزایە بچنەوە قاعی ئەوم قەت حەزیە نییە بۆیە من داوا مەسەلەن تۆشم دەستکەوتایە پێمە وتی مۆرەکە قادر با ئێمە بڵین کاکە ئێوە لەبەر خاتری کۆمەڵێک لەوانەی تر لەبدە لەبەر ترسی سزاوەنە لەبەر حکوومەت با ئێمە ئەمانەوەی پرۆسی خوێندنەکە بەردەوام بکەین چونکە هەمووی دوو سێ مانگی ماوە ئەم دوو سێ مانگە چوار مانگە ئەتوانن تەحویلی بکەنەوە ساڵەکەی پێ بەرنە سەر دوایی کەس دەستی نەکردووی تۆ بەردەوامی لە مزاهراتی خۆتە ئیجا من ئەم غایەم بەدەستەوەیە با مامۆستایان بە قسەم نەکەن قەیچێکە کەیفی خۆیانە ئەوە ئاسادە هیچ شتێکی تێدا نییە ئەو بەم بابەتە من ئێستاش بە درستی دەزانم کە مامۆستا شکۆی نەشکێت بە ئەنجامی ترس و لە ئەنجامی سزا و ئیدارە و میدارە نەچێتەوە ژووری خوێندن ئەوەش لایەنێکی مامۆستاکانە بکە قادرجان بەس ئیتر ئێمە هەندێک جارە کەوینە جێر تەسیری عاتیفە ئەکەوینە جێر تەسیرێکی سەیری هین ئێمە من لەگەڵ مامۆستایانم قابلە پێدەڵێم دووبارەی ناکەمەوە بەڵام ئەم بابەتە بابەتێکی مەوزوعیانەیە بيني دو زيانة بيني دو مثل برجوندية الضرر الأخف الضرر الأشد بله لبيني أبيت ودفعي ضرري أشد بكي بضر أما أبي أواهي لمحاولتنا وكو قانون باسيك وكو شريعة باسيك إيما أزانين معقولة يعني من الناس أنا ما مساحة بارينية خوي استزور بي زوري قريب استكان بله زوري عن الشاركاني دروي شاركاني باشا ما مساعد بس 100 دينار شلون بالرابط بين جون درس بليتو مع العلم زورك لما مستعد بهوي قريب بس كيوا يشوك مديري يا باشا بوشي تعيني ناكي بله بس كاغرزغار ازان بعرفك تخايك شتيك هنا تشكشم لي ببوراي وحزك بشتيك بله تصورك لاوازي فكري ما مستعد لسرتا ولا هذه تيس لەوانەوە ڕەنگە بەحەزێش دروست بوو ئەزانێت شەڕێکە کرا لە بینی ئەوەی کێ ئینتیما بکە بۆ پارتی و کێ ئینتیما بکە بۆ یەکێتی تاوەکو بێ بە مدیر و بێ بە معاون مدیر مامۆستاقات بەس ئێستا مە قسە لەسەر ئێستا دەکەین کاکرزگار ئێمە قسە لەسەر باباسی نەچینە ناو ئەو بردەکاریانەوە بەڵام ئێمە لێرە باشە من لە تۆ پرسم بدێت پرسیارێکم لێکم ئەوم جوابەی تۆ پێم خۆشە بێت تۆ رازیت بەوەی پرۆسەی پەروەردە و خوێندنی ناوان بۆستەیانە یا جوابیانە کاگرزگار تخوا ئاخر ئەگە بوارم بدەی ئەمن وەڵامت دەمەوە سوپاست دەکەم ئێمە هەردووکمان لە یەک تێگەشتوین ئەزانم بەو خوایە تۆش زانی من چێڵم بەزانی کاگرزگار با وەڵامەکت دەمەوە تخوا یعنی من و تۆ دیوەک زیاتر تەڕت کردیە لە ئەوەکەی ئەویتر یعنی وەکو گوتم 4 مانگ مامۆستا لە سەجادەی بێ ئێوە دەڵێن بڕۆنەوە بەبێ ئەوەی ئەو دەسەڵاتە گیان لێ ڕابگری بایکۆت بشکێنی یعنی حکوومەت ئێستا بە چ تێکەچ بەس ئاخر کە چۆوە یعنی بایکۆت شکا ئەوان بایکۆتیان کردیە خۆی دروشمەکەیان بایکۆت کاگرزگار تخوا با وەڵامەکرد دەمەوە ناخر هەموو شدوە تخوا کاگرزگار تخوا لەو سویدەش هیچی لە ترق و مواصلات گرنگتر هەیە کاکەم بەڵێ نەنا لەو سویدەش ماوەیەک لەمەوبەر هەموو سایقی شەمەندەفەرەکانمانیان گرت گەورەترین کێشە لە فەڕەنسا هەمان شت یعنی تۆ مانگ دەگری بێگومان لەسەر حیسابی کۆمەلگایك وڵاتەکە دەبێتن هورە فەڕەنسا 4 مانگ بوو بە زەبروز هەنگ کوتە کۆتایی هات خۆ لەو وڵاتە نە بە بڕوا خۆدیت کاکە ئەو حکومەتەی ما وەکو خۆشت باست کرد نەجێی هەیە نە شعور منتەهین بەڵچە ناکرێ بەو جوملانە کۆتایی پێبێتن کاگرزگار بابا عرضی برای خۆم بکەم بۆی لە مەزوری من تێبگەی بەرامبەر بە حکومەتی خۆمان میدانی خۆمان
إما من هيج تعريفي دستوري منية بو أبزر حكومتنا من نازان نا برلمان نا قضاء نا مجلس تنفيذي هموي هر هموي لسياقي دستوري وايا نية خو مفروضة استاك حكومة كاركاني خوي ناكات يا مظاهرات إذا مثلا مديري تربية كابينيت مع مساكاني بوجورة تعمالي خو على الأقل مديري تربية باستقالتك على الأقل وزيري تربية باستقالتك بلان بابتك الشيء كاتي دويني هالشيء لخلق كردوه لا أولير بروابك يعني أو كاتي بروابك كاك رزقار من دقيقة لو يارمدي هندق لو زمان بيساني سوسيال ميديا دادات كواني بشان يبالي مسرور بارزاني هل دادن يعني وزيري پروردن نموني هرب علايا نموني هرب مهرباني ديان فضاعتي هي ولا قر أول تار مانگا ماموستا موچي ورناگري هیچ ناکا و مامۆستایەک لە هەولێرێ لە ناو بردرا مامۆستا جیهان قسەی نەبوو زائدی بکە زائد بەڵێ مەڵێ هەر مامۆستا بەشێک لەوانەیە وایە مامۆستا هەر ئەوەندەیە وشیار لە هەمووان زیاتر هاتینە سەزا دەگەنەوە مشکلەی هەموو خەڵکە ئەگەناوە هەمووی خەڵکەوە نوێنەرایەتی خەڵکەکەن بەس کاک ڕزگار ئەزانی چییە بڕوابکە ئەو خەڵکە وێرانە ئەبێ حدودێک لە ئەو حکوومەتەدا بێندرێتن ئەوە بەشەکە لە خەبات خۆ پێشمەرگەش کە تەقبتۆقی دەکرد سەدام نەدەڕووخا بەڵام تۆ تەنجی پێ هەڵدەچنی تۆ فشاری لێ دەکەی شێوازەکی مەدەنیە نەک ئەو حکوومەتە هەرچی ویست و لۆ بیستە سەرێ و وەکو هەموو جارەکان کە بە هەر بستنە سەجادا بڵێ هەڵپەڕنەوەکی مەسعود بارزانی یعنی ئەبێ لە شوێنێک ئەگەر خەڵک هەموو لەگەریان بستە سەجادەی ببوونە کاک ڕزگار با ڕووبەڕۆ یعنی ئەتۆ ئەو کۆنگرێت کردە وایە نییە ڕۆژێک بەلای کەم ئێوە ئەو پیاو کەسایەتیانەی سلێمانی ڕۆژێک هەمووتان بە پێش پیشاندەرانی مامۆستایان کۆنگرەیەکی وەتان کردبە داوەتانە دەسەڵات بکردبە هەتا کەنجی جێ لە خەڵک ڕناگری بنمونە ئەو کاتە بێعیش بوو ئەگە جارەش بڵێ بابە لەو مامۆستایان بەس ئەنگۆ حزورتان لە هیچ خۆ پیشاندانەک نییە یەکەم جار هەمومان شۆکمان بەشدار بووی لەو چارمانگەی بەشدار لەگەریان بەڵێ هینی بکە بگەڕێرە بۆ سجلاتی پێشویان بزانە بە خێرهاتنی حاکم ڕزگارەکەین هاتۆ بە ناومان ڕۆژێکی باراناوی زۆر باراناوی ناخۆش دەستان خۆش بێ ئەوە ئەرچی هەموو کەسایەتیەکە ئەوە نابینێت مامۆستا ئەوە نابینێت ئاخر ئەزاشم بەوە نێ ببینێت بڕوا دەبێشم بەوە نەبینێت بەڵێ بڕوا دەبێت لە هەموو مەحفەلێکە من ئێستا لە هین حتا کە لە ڕووی قانونیەوە کە باسی سزاکان کرا ئەو دوێنێ شوێلی پرسی وتم ناخ ئەو سزا ناکرێت بێت چکە سزا وەختێکە بێت لە وەزەفێکی طبیعیە بێ ئەوە بکرێت بەڵام سزا لەم جۆرە حاڵەتە ئیستیثنائیاتانە کە ئەرک و کە ماف بە یەکەوە بەرامبەرن نەدرا مافەکە ناتوانێت تۆ داوای ئەرکشی بێت ئەمە بابەتی قانونی ئەخلاقیشە بەڵام دەخێت لە بەردەمی محکەمەیەکی تری ئیداریە بەیانی بە نەوەیەکی کار ڕایشەکە و حاکمێکی تر کە یعنی کاک ڕزگار بارە ئەو پرسیارەش لێ بکەم بەڕێی تۆ غێر قانونیە ینی یاسایی نییە هەر هیچ مامۆستایەک سزا بدرێتن هیچ بەندێک نییە بەڵێ ئەگەر بە مجەڕەدی سەیری نەسێکی وشکی مردوو بکەی هەکو ئەتوانی بەڵام نەسی قانون نابێت بە مردووی و بە وشکی تەماشای بکەیت ئەبێ بە ئەخلاقەوە تەماشای بکەیت فەلسفەی ئەو نەسە چییە ئەو ردع اجتماعية أو سبب اجتماعي كلتشكي أو نصوية شيء وأما سزا بيجي كدري بموظف كدري إخلال كاب عمدا بواجبات خوي بلام كابرايك كناچارة كريه كدسي لا إيشكا بزور دسي لا إيشكا دور أخريتوا أما ناك أما أخلاقي نيس زي بدي ما متقار بعض بابتك هي يعني من براسي لو ديوي شتانا وحياء سمع مساكن جابات لباتي أوي باش تشكيام كده بعض مساكن بيو تاكا كإما من زور في خوش خوانا قال هالبردوام بالنسروي خويا بلى بلام من زور لو ترساوم أمانة بشي شيان لبركة أشنوا بوخندنك ولولا شوو ببيع مكتبي أشنوا جوروا أي باشا يعني لخلقي كردستان إما بو معوي أوندا أمره أو مظاهرة كشمان كيف يخوينا يكن يعني يكن هلا مظاهرة كابيانتا إما ما بايكوت مشكان بو معي مانجك بلام أبي أمس مطلب ما بوجي بجيب كن
ئەگەر نیان کرد ئێمە دووبارە بایکۆت دەست پێەکەینەوە ئەمە ناکرا ئەوە ئەزانین چێ کاک ڕزگار ئەوە دەکرێت لەگەر ئەوانەی سەرپەرشتی خۆپیشاندانەکان گفتوگۆ بکرێ بەڵام نایکەنەوە جواب نادەنەوە ئەوانە بێ بە حکمەتیانە بێ مامۆستا بێ حکمەتی بەس ئەو خەڵکیش بڕوات هەبێ کاقار بۆی ئەمە نهێنیەکە بە تۆی ئەڵێم بەخوا بۆ بڵاوکردنەوەی نهێنی نییە نازانم جە تۆ کەیفی خۆتە بەس مەقسەدم ئەوەیە یەکێک لە ئەسبابەکانی بۆ مالوەجی مامۆستایانە نەک لەبەر ئەوەی خوا نەخواستە سبەینێ بە زۆر وەڵا واردە کاک ڕزگار ئەبێ ئێمە دەزانین واردە وە کۆم و خۆپیشاندانەکانی کە بە زەبروزەن کۆتاییان پێبێنن ئەوان ئازادن لە مزاهرەیان لە بایکۆتیان ئەمە لە بابی ڕەیەکە ئەم ڕەیە ملزم نییە بۆ کەس بە سەڵوێستە کاک ڕزگار یعنی هەمومان شۆک دایگرتین کە بە ڕێز تێدا بخۆوانی تریش بەس هەڵوێستە کاک ڕزگار هەڵوێستە یعنی چاوەڕێمان نەدەکرد لە بەڕێزت لە ناو ئەو تیمەدابی نا ئەزانی چیان بەڕێزت هەڵوێستە جوانتی نابوو بەڵێ بەڵێ چیم کردووە ئێمە لە شوێنەکە نیدایەکمان داوە داواکەین طبعا سێ وەزارەتی تربیە کتابێکیان دەرکرد بوو دوو سێ فەقەرە بوو من ڕخنم لەو کتابەش گەڕاڵێم ئەمە بڕیار ئەمە شتێکی بەتاڵیە دیکەن بە بڕیار ئەمانە ئێمە لە پێشەوەی قسە لەسەر شکاندنی بایکۆتکردن قسەمان لەسەر ئەوانە کردوڵێ ئەمان پێ بە بڕیار بۆ دامەزراندنی ئەو محازرەکان و ئەوانەی کە گرێبەستن و محازرەکانیش دووبارە دابمەزرێنێت ئەمە یەکێکە لە تەڵەباتەکانی خۆیان هی مامۆستایان کە داوایان کردووە ئەم شتا ئێمە ئەبێ ئیشی لەسەر بکەین یا ئەوە تا ئێمە کاکە قارجان تۆ ئەتوانی یا بە زۆر ئەم بابەتە ئاکرێت دوو ینی بە کورتیە توانی ئەم شتە ینی لە دوو تەوارا خۆینان یا ئەوە تا چالاکی مەدەنیە یا ئەوە تا زۆرەکە فەرمووت با زۆر تاقیکەنەوە چالاکی مەدەنیشەوە تاقیکراوەتەوە و تاقیژەکرێت ئێمە ئەمانەیە بگەینە نەتیجە ئەم نەتیجەیە ئەوەیە کە زەمەنیش ئەڕوا بەسەر کە زەمانەکە ڕۆی ساڵ دووبارە ئەگەڕێنیتەوە مامۆستا نا بەس ئەزانیتێ کۆمەلگا بەگشتی کاک ڕزگار تخوا یعنی کێشە هەر مناڵی مامۆستانی مناڵی خەڵک نییە کێشە هەموو کۆمەلگایە وەکو گوتمان وانە وە بێتامیش بوو بۆ 4 مانگ و ئەگە پارەش نەبی قەیدی ناکە بۆ خۆ دەزانی هەر بەس بە زەریبەی داوەخۆ وە ژیانی های لایڤی ئەو بەڵێ قادر من زۆر لە ئەعلانیەکان و لە جەناب لەوانە باشترە زانم حکوومەتی هەرێم ئەتوانێت ئەم دۆخە بەم جۆرە نەگەیەنێت وایە من باش دەزانم تۆ عیلاقەکە دەبێت ڕێکخەی لەگەڵ بەغدایە بە طریقەیەکی قانونی من باش دەزانم مەسەلەی موازنە باشە بۆچی کوردستان 10 ساڵە من ئەمانم لە تەلەڤیزیۆنەوە وتووە کە قایجان من ئاڵێم لە 10 ساڵە بۆچی هەرێمی کوردستان بودجەیت باشە ئێستا قانونێکەیە لە بەغدا کە بێ پارە بنێرێ بۆ ئێرە ئەبێت موازنە و بودجەی کوردستانی بۆ بچێت ئەخ باسی قانونەکەین ئەی پەرلەمانتارەکانی بەغدا ئەی وەزیرەکانی بەغدا نظامێکی قانونی هەیە ئێستا قانونی ئیدارەی مالیە ئەبێت لە چوارچێوەی قانونی ئیدارەی مالیە ئەبێت پارەی هەرێمی کوردستان بنێرێت تۆ خۆتان بەشداریتان کردووە لە دانانی قانونەکە باشە کە ئەو مەجاالت داوە بە حکوومەتی عێراق شروطی هەیە ناردنی پارە نەخۆ ئێمە باش لەوە تێگەین دوای مەسەلەی ئەم هەموو فەسادە کاکە بۆچی ئێمە نازانین یعنی باشە هەموو گومرگەکان چێتە وەزارەتی مالیەوە وەڵی کەس بڕوایان پێ ناکە یعنی نەکەرە من کادیری خۆیان بڕوایان پێ ناکە ئەوەندەیان درۆ کردووە باشە بە عەرزی باشێکی کە پێڵێم بەڵێ فەرقی بینی حاکمێکی مەحکەمەی تەمیز لەگەڵ بەغدا ئەزانی 4 ملیۆن دینارە 4 ملیۆن و شتێکیش حاکمێک لە کوردستان لەگەڵ حاکمێک لە مەحکەمەی تەمیزی بەغدا هەردووکی یەک ئیشەکەن ئەزانی 4 دینار و شتێک فەرقێتی ئەزانی یعنی تقاعدێکی حاکمێکی تەمیزی بەغدا 4 یعنی بە تقاعدی ملیۆن و شتێکی زیاترە لە حاکمێک کە لە وەزیفایە تەمیزی بەغدا هەموو دەوائیرەکانی وایە ئێستا خەڵک هەموو قبولێتی بەڵام من قبولم نەکردو خۆم شخصی هەر وەکو مەزوەکو هەڵوێستی قانونی هەڵوێستی قانونی پێتەڵێمەوە من لە 2 ساڵ شوێنێکە تەقاعد بوو
من كتب باعتراضات كتب الرقي قانوني نا آخر ئەو خەباتەش پیرۆزە مامۆستا خۆ هەمووی غێڕاپەڕی نییە بۆ خۆ دەزانی شێوازی ئێستا خۆ مەسەن کوردی باکوور بەشەیان چەچیان هەگرتێ بەس بەشیان لە ناو پەرلەمان خەباتی مەدەنی دەکەن هۆرشیان تێکەڵکێشیەکە وایاننا و ڕەنگبی خەباتە مەدەنیەکە ئەو کاریگەرتر بی خۆ تورکیا پێ ناڕوخێ بەس تەنگە تاو بووە یعنی هەوە زۆر زار حەز دەکەن خەڵک پەنال و توندوتیژی بباتە سەرکوتی بکەن ئێستا مەسەلەن ئەو ناڕەزەت بەرحاڵ کاک ڕزگار ئەم سوپاست دەکەم بەکاتم نەگرم پچر ئەو تەزیل بوو وەکو پێم گوتی بەڵام هەر ئەوەندە بۆ سەرنجەمان هەیە ینی ئەمە بۆ خۆم حەزم دەکرد ئەو مؤتەمەرات لەوێن دەر لە ناو خۆپیشاندەران با بدگوت بە ئەمە پشتگیریتان دەکەین ئەو جەگەر ئەو سەرنجەشت بگوت بایە بەس یعنی خەڵک ئەوەی پێ ناخۆشە کاک ڕزگار کە مێژووی جوانی هەیە باشتی نایە ئەیانی لە بۆم جامەنەم نییە بەس نەدەبا دوێنێ لەو شوێنە بی بەڕاست ئەوە سەرنجی مەشە ئاخر کاک ئەوە ڕائیە وەنیە ڕێیەکەتان محتەرەمە لای من بەڵام بۆ خۆم وەکو بابەتێکی مەوزوعیانە من بە هەڵەی نازانم ئێمە داوامان کردووە دیفاعمان لە پەروەردە و زانست کردووە لە دیوێکی یان لە دیوێکیشا داوامان کردو مامۆستایان حەقیان پێ بدرێ بەردەوام بن ئەمە باشە با هەر بەردەوام بنەوان بە کەیفی خۆیان بکەن نانە ڕەنگی بە شکست کۆتایی پێ وەکو لە فەڕەنساش خۆ نەتیجەی 100% یان نەینە با کەیفی خۆیانەوە وانە بەس من پێم وا بوو من پێم وا بوو ئەوان بەدەنگ هەندێ دەنگی مخلیسەوە بێن باشترە چونکە ڕەنگە شتی تری بەدوا بێت هیچی باشتری بەدوا بێت یعنی تۆ بە قووەتەوە بچیتەوە ناو من حەز ناکەم مامەسا بە لەوازی بچێتەوە قاعەکانی بە هیوای نەگات ئەو دەرەجەی بە هیوای نەگات ئەوە دەگەرە سەر هەمومان پشتگیریان بکەین دەوڵەمەندیان بکەین یعنی بە شێوازمی تۆ دەگەی بگۆڕێگە نامیش دەگەڵدەم ئەو دەسەڵاتە بەس بیر لەسەر کورد دەکاتەوە تاکە ڕێگای ئەوەیە خۆ زۆرینەی مامەستا دەوامەکەن کا قادریان بەسە لە هەموو وڵاتێک معلوماتم هەبوو تۆ سیر کە بە عەرزی برای خۆم کەم شەوێ هەر لێرە هەر حتا لە سلێمانی برادرێک دانیشت بوو ئێمە مەکتەبەکەمان لە پێشە یەک مامۆستاش دەوامی ناکرد ئێستا ئەتوانم هەموو بەو مامۆستانەی کە ئێستا دەوامەکەن ئەتوانم مەکتەبەکە بەڕێوە بەرم بۆی کە ئێستا دەوامە ئێمە بۆچی ئەو یعنی هەر ئەم بابەتە ئاخر ئەو کاتە معنایەک بۆ خۆپیشاندانەکان نامێنێ معنایەک بۆ بایکۆتەکە نامێنێ ئێمە ئەمانەیە معنایەکی هەبێت چونکە خۆی معنا چییە معنا ئەوەیە تەمان لە شوێنانە جەناب دەزانی تۆ لە ئەوروپای من لە ئەوروپا نیم بەڵام ئەم خۆپیشاندانە مەدەنیان لە ڕێگەی نەقاباتەوە کرێت بەشێکەتی مامۆستایان دەوری چیە و لەکوێ مەفروض ئەمە دەیەتی مامۆستایان بیکە کاکە بەڵام هیچ نەقابەیەک هەیە لە کوردستانە کاک مامۆستا نەقابەیەک هەیە لە کوردستانە بە معنای نەقابە نەخێر نییە من بۆیە نازانم من تعریفی دەستوریم نییە بۆ نەقابە تعریفی دەستوریم نەماوە ئیدارە بۆ هەر شتێک لە بابەتەکان ئەبێ جاریبارش ئێمە ناچارین کە ئەمان هێن نەقسە ئەینا وەڵی نەحەزەکەم نا بێمە قسە نەحەزەکەم نەواشی لاتۆ ئینسان لەم وڵاتە هیچ شتێک نەڵێی نەچاک و نەخرا نا بە پێچوانەوە کاک ڕزگار وەڵی ژەرچی هەموو ئەو نوخبە مسەقەفەیە پەشیمانم لەوەی کاهینم کاک ڕزگار دەوری نییە بەسەر نابێ ئینسان کۆڵ بدە ئەزانم ئەو دەسەڵاتە کەڕە یعنی بێشعورە بە مانای کەریمە ئەرز و ئاسمان لەبەری دەپارڕێتەوە یاداشتی دەداتێ خەباتی مەدەنی دەگری ئەوانە بەس بیر لە سەرکوت و کڕین دەکەنەوە یعنی هەر دەڵێن ماوە کەولە کرد بۆیە بەڵام هەر نازبێ ئینسان بێ هیوا بێت چکۆوان ئیش دەسە بێ هیوایی دەکەن بەڵێ کەم خەڵک بەقەدەر من خەفەت لە وەزعەکە ناخوا چونکە من لە ئاگام لە دەستورەوە ئاگام لە قانونە ئێمە باسی دەسەڵات دەکەین باسی حکوومەت دەکەین حکوومەت و دەسەڵات یعنی خزمەتکاری خەڵک خزمەتکاری ملت وڵات بەڕێوە دەباتن هەر ئەوەیشتی عەقدێکی ئیجتیماعی خەڵک وەکو ڕۆسۆڵێت ئەمانی گرتووە بەکرێ تەنازولی کردووە لە کۆمەڵێ لە ئیراداتی خۆی داوێتە دەست ئەوان ئەڵێکا کە تۆ ئیدارەمان بۆکە بۆ ببڕێ ئەگەر باش ڕۆیشتی ئێمە ئاهلەن وەساهلەن واجبتە باش نەڕۆیشتی ئێمە لات دەبین باشە دەوەرە بابە کاکە ئێمە ئێستا پەرلەمانێک تا ئێستا یەک وەزیری محاسبە کردو